سڵاوتان لێ بێ بینەرانی وێزگە نیوز لە دیدارێکی دیکەدا و لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕەوەند ڕزگارمان کردووە. مامۆستا ڕەوەند سڵاوت لێ بێ و مانگی ڕەمەزانی لێ پیرۆز بێ. لە ئێوەش پیرۆز بێ، لە سەرجەم موسڵمانانی جیهان پیرۆز بێت بەگشتی ئینشاءالله. زۆر سپاس مامۆستا، دەمەوێت پێناسەیەکی خۆت و کارەکانتم بۆ بکەیت، چۆن هاتیتە ناو بواری مناجاتەوە؟ من ڕەوەند ڕزگارم، مەولود لە شاری سلێمانی لە گەڕەکی سەرگۆل لە ئەسحابەسپی لەدایک بووم و باوکیشم مامۆستا ڕزگار لە گەڕەکی سابونکەران لەدایک بوو. بنەماڵی سلێمانین و سپاس بۆ خوا و لە تەمەنی 4 ساڵیەوە لەگەڵ باوکما دەرچوونی مەراسیمەکانم هەبوو هەتا بووم بەو مەلاڕەوەندەی. سپاس بۆ خوا کە ئێستا بە فەزلی خوا و بە دەستماچکردنی باوکم گەشتومەتان پلە و ئاستە. لە چ کاتێکدا مەراسیمی مەولود و مناجات دەکرێت؟ لە چ کاتێکدا مەراسیمی مەولود دەکرێت؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم 3 جۆر نانی هەبووە. یەکەمیان عەقیقە بووە کە بۆ حوتم بۆ ناونانی مناڵ ئەم مەراسیمیان کردووە. دووەمیان وەلیمە بوو، وەلیمە بۆ 2 کەسە کە زەواجەکەن. تێگەی سێمیان ئیطعام الطعام بووە لە خۆشەویستی پێغەمبەر کە سفرەیەک ئەڕازێتەوە و خەڵکێکی زۆر بانگ ئەکرێت بۆ خۆشەویستی پێغەمبەر ئەم مەراسیمە ئەکرێت. ئێستا هەر کەسێکیش کە مەراسیمی عەزا و تەعزیە هەبێت ئەم مەراسیمە ئەکا کە پێی ئەوترێ مەولود. مەولودەکە نیەتی چییە؟ بۆ لەش ساغی ئەو مناڵەیە، بۆ تەمەن درێژێتی یا بۆ 2 کەس کە زەواجەکەن، ئەو 2 کەسە ئەچێتە قالبیەوەی تەمەن درێژ بن، بەیەکەوە بژین، پێکەوە بمێننەوە، ئەو مەولودە ببێ بە خێر و بەرەکەت. لە هەندێک کاری ناشەرعیتر باشترە. بۆ نمونە تۆ کۆبیتەوە حەفلەیەکەکەی ئاهەنگێکەکەی خەڵکێک کۆ بێتەوە، نامەحرەمی عایلەی کوڕا دەستی عایلەی ماڵی کچە ئەگرێت، تێکەڵاوبوون و ئیختیڵات دروستە بێ. ئەمە لە شەرعا ڕێگە پێ نەدراوە. بەڵام مەراسیمی مەولودەکە هەم خێرە، هەم چاکەیە و هەم پیاویشی تیانی، هەمووی یا ئافرەت کۆ بێتەوە یا هەمووی پیاو کۆ بێتەوە. مامۆستا قسێکی زۆر هەیە لەسەرەوەی، طبعاً من تایبەتمەندی هەر کەسێک ژیانی خۆیەتی، بەڵام دەمەوێت ئەوە بپرسم ئایا دروستە دەبینین کە ئافرەت بۆ نمونە سەرپۆشی لەسەر نییە یا بە جۆرێک لە جۆرەکان یەتە مناجات و بۆنە ئاینەکانەوە، ئایاوە تا چەند دروستە؟ زۆر جوانە. ئێمە مەراسیمی مەولود دەبین بەڕێوە. کابرا تەلەفۆنم بۆ ئەکاڵە مامۆستا مەولودێکم هەیە لە فڵانە گەڕەکی فیسارە گەڕک یا ئیماری ئەوەنە یا هۆڵی ئەوەنە، من ڕەبتم نییە بڵم میوانەکانی چییە. کابرا هەیە 370 نەفەری داوەت کردووە، زەلامێت 40 نەفەری داوەت کردووە. کێشە و کەسانە خوشکێتی، پورزایەتی، ئامۆزایەتی، ئەو ڕەبتی بە خۆیەتی، نەک من تەداخلی میوان بکەم. منەوە نم لەسەر بچمە جێگەکەم مەولودی خۆم بخوێنمەوە و کۆتایی بە مەولودەکە بێنم. ئەوە هەر میوانێک لەوێ ئامادا بێ و عایدی ساحب مەولودە نەک عایدی من. مامۆستا دەمەوێت ڕاستە بەڕۆژووی، بەڵام دەمەوێت گوێمان لە مناجاتێکی کورت ببێ. زۆر سپاس. ئەی شاهی مەکان حاکمەکەی شاری مەدینە، ئەی ڕەحمەتی حاق یا ڕەسوول الله گیان گوڵشەنی گوڵزاری مەدینە، بەو عەترە سەبایە یا ڕەسوول الله گیان کە بۆ ئێمەت ناردووە بە سەوقا، دەرمانی خەم و مەڵهەمی سەد کۆنە بەرین، قودسیان بوون بە خادم و ئێمە هەمومان ئەبین بە خادم و مەداح لە حوضوڕت، ئەی غەوث السەقەلەین طەڵەبمان کەی تۆ لە مەدینە. حبيبي يا رسول الله طبيبي يا حبيب الله محمد نور عرش الله حبيبي خير خلق الله. حەزەکەم دایم لەلات بم، میوانی ڕەوزە و دەرگات بم، هەتاکو غەرقی ڕەحمەت بم،
لەلای تۆ یا ڕسوول الله. دەست خۆش بە مامۆستاگیان زۆر سپاس. مامۆستاگەر پێم بڵێ کێن و کەسانی زیاتر مناجات ئەکەن یاخود لە چ کاتێکا مناجات زۆر زیاتر ئەکرێت؟ وەکو باسمان کرد لە کاتی ئەو کەتانی کە مەراسیمی پرسە ئەبێت ئێستا لە سلێمانی بۆ بە دەستورە و کەسی کە مەراسیمی پرسەی ئەبێت علل ئەکسەر تەلەفۆنەکە لە مامۆستاجان پرسەیەکمان هەیە ئەمڕۆ دووهەم ڕۆژە بۆمان بکەن بە مەراسیمی مەولود و ناونانی مناڵ و هەندێک کەس هەیە بۆ نمونە موسیبەتێک یا قەزا و قەدەرێک یا بەڵایکی بەسەرایە دەڵێ خوایە یا ئەڵێ حیوانێکم کردوێ بە نەزری مەولوی پێغەمبەریاڵێت مەولویکی پێغەمبەرم قرار بێت خوایە بەزە شتم لەسەر لاچێت. یعنی هەندێک لە خەڵکیشی زۆر مەولودیان کردەوە بە دەفعی بەڵا. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ الصدقة تدفع البلاء وتزيد العمر. صدقة دەفعی بەڵا بە تەمەن درێژەکە. مەولودیش کە تۆ کۆ یەکەیتەوە مەجموعەیەک خەڵک کۆ ئەەکەیتەوە ئەمەش وەکو سەدەقەیەک وایە وەکو چاکەیەک وایە تێگەی بۆ تەمەند درێژی و عیلەیە بۆ ئەو ماڵە بەڕێزە بۆ ئەو کەسێک کە ئەو مەولودە ئەکە. مەولودەکەش چییە؟ هیچ مەولودێک بێشەرعی خوایتیان ناکرێت. هەندێک کەلیمات هەیە تیان ناوترێ وەکو گۆرانی تیا بوتریان دێشت هەمووی باسی خوا و پێغەمبەرە و باسی خوا و پێغەمبەریش ناچێتە قاڵبی گعدە و دانیشتن و هەندێک شتەوە کە خەڵک لە سۆشیال میدیایەسە باسیەکە لەبەر ئەوەی ئەو مەجالیسە ناوی خوای تیا بەرزە بێتەوە ناوی پێغەمبەری تیا بەرزە بێتەوە صلی الله عليه وسلم بە ئوسوڵێکی جوان و هەمووی دائەنیشێت. جوڵاندن و بزوێنەر نییە لەو مەجلیسەیە هەمووی سەڵاوات هەیە ئیلا حەفەتهم المەلائیکە. خوای تەعالی فەرمێ مەلائیکەتی خوا دابارێن بەسەر ئەو مەجلیسە. هەر کەسێکیش بە جۆرێکی تر وەریەگرێتەوە خۆی لە قیامەتا بەرەوڕی خوای تەعالی بێت. دەستە خۆش بە مامۆستاگیان ئەمەوێت کۆتا قسەی بە ڕێزت بزانم قسەت چییە بۆ؟ کۆتا قسەم ئەوەیەوە ئەڵەم یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت و بۆ خاتری ئەوساف و سیفاتی حەزرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم مانگەدا هەر کەسێک گەڕاوەتەوە بە ڕۆژوو بووە خوایە ڕەحمەت و بەرەکەتی بەسەرا بڕژێنیت و هیدایەتی زیاتری بیت بۆ ئەوەی کە بەردەوام بێت لەسەر ئەو ڕێگەی ئینتیقامی پێ ببەخشیت. خوای گیان بۆ خاتری ناوە جوانەکانە بۆ خاتری ئەوساف و سیفاتی حەزرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کەسێک ئێستا لە نەخۆشخانەکانە نەخۆشی هەیە یا زەلیلی سەرجەگەی هەیە لە ماڵەوە بۆ خاتری پیرۆزی ئەم مانگە پیرۆزە قەترێک لە ڕەحمەتی خۆتی بۆ بکەی بە شیفا و بیرژێنی بەسەریا و شیفای بە ڕەحمەتی بۆ بنێری ئەوەی مناڵی نابێ مناڵی پێ عەتا بکەی ئەوەی مناڵی هەیە مناڵەکەی بۆ ساڵح بکەیت ئەوەی کریەچێ بە خانی خۆی شادی بکەی ئەوەی خانی خۆی هەیە خێر و بەرەکەت برژێنی بەسەر ماڵ و سەرۆت و سامان و ئەولادەکانیە یا ڕەبی خوا بە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله بمان مرێنی بە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله زینومان بکەیتەوە قەبری تەنگ و تاریک بۆ هەموو لایەکمان ڕۆشن بکەیتەوە و مانگی پیرۆزی ڕەمەزان لە هەموو لایەکمان پیرۆز بێت و سوپاسی خوا ئەکەین لە جیاتی جارێک هەزار جار ملیۆن جار نەبڕاوە کە ئەم دەرفەتەی پێبەخشین بگەینەوە بە مانگی پیرۆزی ڕەمەزان بگەینەوە بە مانگی شەهر و قیام و تەراویح و ئیفطار و هەموو ئەو فەرز و سونەتە جوانانەی کە لەم مانگەیە پێبەخشین. دەستە خۆش بێ دووبارە زۆر زۆر سپاس مامۆستاگیان زۆر سپاس بۆ مامۆستا ڕەوەند ڕزگار تا دیدارێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.